چینە لای پامنێرمان بڕیار لە هەولێر پزیشکانی ڤەتەرنەری ڕێنمایی ئەیەن بە هاوڵاتیان بەتایبەت ئەو هاوڵاتیانەی کە ئاژەڵ و پەلەوەریان هەیە ئیماڵی لە ماڵەوە بەخێویانەکەن لە ئێستا بەخێوکردنی ئاژەڵی ماڵی بۆ تا ینی چۆنەڵی کەلتورێک وەکو سەگ و پشیلە و ئەم بابەتان یاخود پەلەوەرەکان ئەمە هاوڵاتیان زۆر لە ماڵەوە هەیەن و زۆربەی هاوڵاتیانیش لەگەڵ خۆیانە بەخێویانەکەن جا من نەوەڵانیمە پزیشکانی ڤێتەرنەری ڕێنماییان بەو کەسانی کە ئاژەڵ و پەلەوەریان هەیە ئیماڵی لە ناو ماڵەکانە بزانین ڕێنمایەکانیان یاخۆ بزانین ئەو تێبینیانە یاخۆ سەرنجانی کە هەیەە بۆ هاوڵاتیان چییە بڕیار لە هەولێر و زانیاریمان ئاەتی و میوانێکیشی لەگەڵە کە گفتوگۆی لەگەڵاکە بڕیار بانیت باش و سڵاوە لێبێ زانیاریمان بەرە لەسەرەوە ڕێنمایانەی کە پزیشکانی ڤێتەرنەری دەن بە و هاوڵاتیانەی کە ئاژەڵ و پەلەوەری ماڵیان هەیە لە ناو ماڵەکانە. کۆسار سارا بەیانیتان باش وەکو خۆشتان باستان کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەخێوکردنی باڵندە و هەروەها سەگ و شیلە و ئەوانە لە نێو ماڵەکان بۆتە کەلتور جا لەگەڵ هەر گۆڕانکاریەکی کەشوهەوا بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە و بەخێوکەرانی باڵندە و ئاژەڵەکان لە بەتایبەتی لە ماڵەکان و لە دەرەوەی ماڵەکانیش ڕەنگە بە شێوەی پێویست زانیاریان نەبێت لەسەرەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵانە بکرێت جا ئەمڕۆ بەیانی جیاواز لە بەیانەکانی دیکە دەمەوێت باس لەوە بکەین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵ و باڵندانە بکرێت بە تایبەتی کە لە ماڵەکاندان لە ماڵەکان بەخێو دەکرێن چۆن مامەڵیان لەگەڵ بکرێت لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر بابەتە دەکەم دکتۆر میقداد ئیبراهیم لەگەڵم دەبێت بەڕێوبەری کەرەنتینە و ڤەیتەرنەری لە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ژیان بەیانیت باش سڵاوت لێبێ پێمان بڵێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو باڵندە و ئاژەڵانە بکەین کە لە ماڵەکاندا هەند دواتر دەچینە سەر ئەو ئاژەڵدارانەی کە لە دەرەوەی ماڵەکانیش ڕێنمایی بەوانش دەدەین. بەڵێ زۆر سپاس دیارە بەخێوکردنی ئاژەڵ لە ماڵەکان بوویتە دیاردەیەک لە هەموو جیهاندا لە کوردستانیش ئەو دیاردەیە دەبینرێتن جۆری ئاژەڵەکان جیاوازن واتە ماڵی وا هەیە سەگ بەخێو دەکا ماڵی وە هەیە پشیلە بەخێو دەکا یان باڵندا یان ماسی یان جۆرەکان دیکە ئەوانە پێویستیان بە چاودێری هەیە بۆ ئەوەی کە دوور بن لە نەخۆشیەکان چ جۆری ئاژەڵەکە و چ هەندێک نەخۆشی هەیە کە لە ئاژەڵەوە ئاژەڵی ماڵیش دەگوازرێتەوە بۆ مرۆڤ هەر پارێزین لەو نەخۆشیانە هەر بۆیش دەبێ ئەوەی کە بەخێو دەکاتن دەبێ ئاگاداری چۆنیەتی بەخێوکردنی بیتن گرنگترینیان بەرنامەی کوتانە ئەوانە پێویستیان بە بەرنامەی کوتانە بە تایبەت سەگ و پشیلە پێویستیان بە بەرنامەی کوتانە ئەو کوتانە وا دەکات کە دوور بن لە نەخۆشیەکانی درمی و نەخۆشیە مەترسیدارەکان بە تایبەت نەخۆشی هاری سەگ و پشیلە کە زۆر زۆر گرنگە و لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤیش جگە لەوەی هەندێک نەخۆشی دیکایە کە کوشندەیە بۆ سەگ و پشیلەش ناگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام لە سەگ و پشیلەدا کوشندەیە هەر بۆیە دەبێت تەلقەحاتی بۆ بکرێتن لە کاتی خۆیدا ئەنی ئەو دکتۆرەی کە لە کلینیکی دانیشتە لە ئەیادەی دانیشتە ئەو دەزانیتن کە بە شێوازێک مامەڵی لەگەڵ بکە بەرنامەی کوتانیان بە شێوازێک بیتن هەروە هەندێک چارەسەر هەیە وەکو دەرمان بەتایبەت دەرمانی مشەخۆری ناوەکی دەرمانی کرمەکان هەندێک جۆری کرم هەیە دەگوازرێتەوە بۆ مرۆڤیش هەر بۆیە دەبێت چارەسەری پێویست بۆ سەگ پشیلە تەنانەت باڵندەش بکرێتن بۆ ئەوەی کە دوور بن لەو نەخۆشیانە و ئەوەش وا دەکات کە سەلامەت بن ئاژەڵەکە و دوور بن لە هەر نەخۆشیێکی نەخوازرا کە دەگۆزێتەوە بۆ مرۆڤ باشە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەو نەخۆشیانە نیشانە و شتیان دیارە بەرمونەکە لەسەر ئاژەڵەکان دەردەکەون بەڵێ لەگەڵ گۆڕینی کەشوهەوا هەندێک نەخۆشی هەیە وەرزینە بە تایبەت هەندێک نەخۆشیە وەکو نیوکاسل وەکو ئەنفلەنزای باڵندە ئەوانە لە وەرزی سارد زیاتر دەبینێت لە وەرزەکانی دیکەش هەیە بەڵام لە وەرزە ساردەکان زیاتر بەدەکەون بە حکومی ئەوەی کە ڤایرۆسەکە حەزی لە پلەی گەرمی ساردە هەر بۆیش لە وەرزی سەرمادا زیاتر ئەو نەخۆشیانە دەبینرێن و پێویستیان بە کوتان هەیە بە تایبەت بۆ باڵندە لە کاتی پێویست دەبێت کوتانی نیوکاسلی بۆ بکرێت ئەنفلۆنزای بۆ بکرێتن بۆ ئەوەی کە چاودێری بکرێن شوێنەکان ئەو شوێنێکە بەخێو دەکەن گونجاو بێ بۆ بەخێوکردن زۆر سارد نەبیت پلەی گەرمی هەر ئاژەڵک
یعنی بەپی تایبەتمەندی ئاژەڵەکە دەگۆڕدرێت ئەوە پزیشکی وێتێنەری دەتوانێت ڕێنماییان بکاتن و پێیان بڵێتن کە دەلا چ لە گەرمێک بخەوە. باشە دکتۆر بەدەر لەمە ئەوانەی کە لە دەرەوە ئاژەڵ و باڵندە بەخێو دەکەن ئەوان چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵ و باڵندەکانیان بکەن؟ ئەوانی کە لە گوندەکان یان لە پرۆژەکان ئاژەڵ بەخێو دەکەن گرنگترین شت بەرنامەی کوتانە ڕچاوکردنی بەرنامەی کوتان بە تایبەت نەخۆشی شەلکە و دەوکولی کە ئێستا بوونی هەیە لە وڵاتانی دراوسێمان لە عێراقیش ئەو نەخۆشیە لە کوردستانیش جێگیرە واتە ئیندیمیکە ئەی نەخۆشیەکە هەر هەبووە و ساڵانێک هەر هەیە بەڵام ئەو ساڵ ئۆتراتی نوێ پیا بووە هەر بۆیش پێویستە لە مانگی سێ کۆتایی مانگی سێ و کۆتایی مانگی نۆ و سەرەتای مانگیدا کوتانی بۆ بکرێت بۆ ئاژەڵەکان بۆ ماڕ بزن بۆ مانگا بۆ ئەوەی کە دوور بن لەو نەخۆشە ئەو نەخۆشیە نەخۆشیێکی ئابوووریە نی زۆر دەگەینیت ئاژەڵەکەی زۆر لاواز دەکات دەبێت بۆ سەر مرۆڤیشەیە نەترسی بۆ مرۆڤ نییە بەڵام نەخۆشیێکی ئابووریە وا دەکات کە ئاژەڵەکە زۆر لاواز بیت ئینتاجی زۆر کەم بیت بابەتێکی دیکە کە زۆر گرنگە پێویستی بە هەندێک چارەسەر هەیە بۆ ئاژەڵ بە تایبەت شۆردنی مەڕ و بزن دەرزی لێدان یان ڕەشاندنی مانگا ئەوە زۆر گرنگە وەکو جەنابتە ناگەدارن ماوەک پێش نەخۆشی تای خوێنبەربوون هەبوو ئێستاش لە یازال حاڵات نە لە کوردستان بەڵام لە شوێنەکانی دیکە دەبینرێتن هەر بۆیش پێویستە ساڵە 2 جاران ئاژەڵی خۆیان بشۆن بە خۆشحاڵی بە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بڕی زیاتر لە 2 ملیار و 700 میلیۆن دیناری تەرخان کردیە بۆ کڕینی دەرمان ئەو دەرمانە ئێستا بنکەکانی ڤێتێرنەری هەڵدەستن بە شۆردنی ئاژەڵەکان بەو دەرمانە بۆ ئەوەی کە ئەو جۆرە گەنەیە کە هەڵگری ئەو ڤایرۆسیە ئەو نەخۆشیە کە لە کۆتاییدا دەگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەوە لە بین بچیتن لە هەمان کات پێویستە ئاژەڵداران زۆر مڕاعاتی چۆنیەتی بەخێوکردن و ئالیگدان بکەن ئالیگدان زۆر گرنگە بۆ بەخێوکردنی ئاژەڵ بە تایبەت ئێستا و ساڵ بەداخەوێنی وشکە ساڵی بوو وەکو پێویست ئالیگ نییە هەر بۆیە دەبێ ئاژەڵدارانی مە وشیار بن بە تایبەت کە ئێستا ئاژەڵ مەڕ و بزن ئاوسە دەبێ ڕەچاوی ئەوەی بکەین بە تایبەت لە سێمانگی ئەخیری ئاوسی زۆر گرنگەکە دەبێ جۆرەکانی پرۆتین ماوەدی ڤیتامینات و ماوەدی معدەنی ڕەچاو بکەن و بۆوەندامی بکەن دەستەکان خۆش بێت دکتۆر جان دەست خۆش بێت کۆسار سارا بەو هیوایم ئەم بەیانیە زانیاریمان بۆ کەسانە دابێت کە لە ماڵەوە باڵندە و ئاژەڵ بەخێو دەکەنەوە بتوانن ئاژەڵ و باڵندەکانیان وەکو پێویست خزمەت بکەن و چاودێریان بکەن و لە ژێر ڕێنمایەکانی ئەو پزیشکانە بن کە لە پێشووتردا سەردانیان کردوونە و بە قسەیان بکەن بۆ ئەوەی نەزیان بەخۆیان بگات نا بە باڵندە و بە ئاژەڵەکانیشیان بکات. بەڵێ بڕیار محەممەد زۆر سپاس بڕیار بۆ تۆمی بۆ میوانەکەشە هیوادارم تەواوی ئەو هاوڵاتیانەی کە ئاژەڵی ماڵیان لە ماڵەوە هەیە ئاگیان لە تەندروستی خۆیان و ئاژەڵەکانیشان بێ.